ساتی بەڕێکردنی تەرمی هونەرمەندێکی ئاشنا و دیاری کوردستانە کە سوکار و بەشێک لە ئاوڕێ و هاوپیشەکانین. بۆ دوایین ماڵاوایی هاتوونەتە گۆڕستانێکی سلێمانی و سەرقاڵی بە خاکسپاردنی هادی مەحموودی هونەرمەندن. واسواز بۆ کە سوکار و خزمان و هەموو ئەو دۆستانی کە چ لە نەخۆشیەکەیە بەدەمەوە بوون، چ لە کۆچیە بەدەمەوە بوون، چ لە خاکسپاردنیە لەگەڵمانە بوون. داوا لە هەموو لایەگەکەم کە ئێمە لە خۆشی و ناخۆشیە ئەبێ بەیەکەوە بین، قەدەرمان بەیەکەوەیە، پێویستە بەیەکەوە بین. ئەوانی ڕۆژانێک لەگەڵیدا هاوبەشی کاری هونەری بوون، شاهیدی دەمبەخەندەی و گفتخۆشی بۆ هاوڕێ کۆچکردوەکان دەدەن و دەڵێن سەرباری ئاستەنگەکانی ژیان و تاڵی ڕۆژگار هەمیشە بە قسەی شیرین کۆڕ و مەجلیسی گەرم کردووە. ئەو هەموو جارێک بەوە دەستی پێکرد بەرنامەکانی من کوڕی دایکێک بووم کە بە لفکە چنین و بە نانکردن ماڵان بەخێوی کردوم. ئەوە هەموو جارێک لە بەرنامەکانی هەیوت نانی ماستا و مەخۆن بەزان و ماسایە بخۆن زۆر زۆر ئاساییە. ئەو زۆر بەلای ئاسایی بوو شووتی بفرۆشێ بەقاڵی بکە کرێکاری بکە لەبەرەوەی خۆی کوڕی پیاژ کرێکار بووم. ئەو بە جیرفانێکی بەتاڵەوە هانی خەڵکیەیە کە وا هەست بکەن جیرفانیان پڕە لە پارە و بەڕاستی لە دەزانی هونەرمەندێک زۆر قورسە، زۆر سەختە، نیجێ زۆر بە زۆر بەگران پڕەبێتەوەنە. کاکاتیش یەکێک بۆ لەو هونەرمەندە کۆمیدیانەی کە بەڕاستی جێ دەستی دیار بوو. کۆسپێکی گەورەیە، خی گەورە دوای من ناخۆشیمان بێت و ئایلەکەشی بە تایبەتی چکە کارەساتێکی زۆر گەورەیە کاکاتی کە بەجێ یەشتین. گەورە ئەگەر ئەبن بەڕێز حەمەتاڵ هادی مەحموود بە ڕۆڵبینینی بە کارکتەرێک بە ناوی عەریف حەمەتاڵ لە یەکێک لە دراما کوردیەکان بۆ هۆی گۆڕینی ناوی ڕاستەقینەی لە نێو هاوڵاتیان و چین و توێژەکاندا و کەمتر خەڵک و هاوڕێکانی بە هادی ناویان دەبردوو. حەمەتاڵ بوو بۆ ناسنامەی ئەو هونەرمەندە. هادی مەحموود لەدایکبووی ساڵی 1970 بوو و لە بەرەبەیانی ڕۆژی 30 نیسان بەوەی جەڵتەی دڵەوە کۆچی دوایی کرد. ڕزگار جەبار کێنێن سلێمانی.